ئەتەوێت لەسەر سفرخوانەکەت کە خوای پەروەردگار ڕزقی داوی و هەروەها بەیانیان و نیوەڕوان و ئێواران و شەوان لە نیعمەتەکانی خوای پەروەردگار لە بەردەستە خۆیت و بەکارهێنی ئەتەوێت ئەجری کەسێکت هەبێت کە بەردەوام بەڕۆژووە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی الطاعم الشاکر بمنزلة الصائم الصابر. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەو کەسەی کە لە خواردن و نیعمەتەکانی خوا پێداوە بەکاری ئێهێنێت ئەخوات و ئەخواتەوە لە حەڵاڵەکان و شکر و سپاسی خوای پەروەردگارەکات لەسەری فەرمی ئەو کەسە لە پلە و ئەجر و پاداشتا وەکو ئەو کەسە وایە کە بە ڕۆژووە تووشی تونێت و برسێتی هاتووە و سەبری لەسەر ڕۆژەکەی گرتووە. کەواتە بەڕێز و خۆشەویستەکانم ئەگەر بتەوێت ببی بە کەسێک یعنی لە ئەجر و منزیلەتە چون لە فرمودەکەی ترا ئەفەرمێ ئەوە مثل ئەجری الصائم الصابر ئەو کەسەی کە لە خواردن و نیعمەتەکانی خوا ئەخوا بەڵام شکر و حەمدی خوای لەسەرەکە سپاسی خواکە لەسەر ئەو خواردنەی کە خوا پێی بەخشیوە ئەوە لە ئەجر و لە منزیلەتە وەکو ئەو کەسە وایە کە بەردەوام بە ڕۆژە بە ڕۆژووە لە برسێتی و تونێتی بۆ خوای پەروەردگار خۆی برسی و تونی کرۆ بە ڕۆژوو بوو مادەم چی کردووە شکری خوای کردووە بۆیە خوای پەروەردگار پێی خۆشە کەسێک لە ئێوە خواردنێک ئەخوا حەمدی خوای پەروەردگار بکە شکری خوای پەروەردگار کە ئەو نیعمەتە بەی خوای پەروەردگار بزانێت بە حەڵاڵی پایە بکە و هەروەها لە شوێنی خۆشیدا بێ ئیسراف بەکاری بێنێ وەک بەکاریشی سپاسی خوا بکە ئەوە دڵنیابە لە کاتێکە تۆ تێر و تۆخیت لە ماڵەکەی خۆتە خواردوتەوە لە حەڵاڵەکان بەڵام تۆ منزیلە و پلە و ئەجرت وەک ئەو کەسە وایە کە بەردەوام بە ڕۆژووە لەبەر ئەوەی شکر و حەمدی خوای پەروەردگارەکە لەسەر نیعمەتەکانی و نیعمەتەکان بەهی خوای پەروەردگار ئەزانی و حەمدی خوای پەروەردگار شکر لەسەری والحمد لله وصلى الله وسلم على رسول الله.